با ڕاهێنانی گەڵاکانی سەر جۆگە لە ئاوێک بکەین. لە دۆخێکی ئارام جابنیشە یان چاوەکانە جابخە یان بەنەرمی لەسەر شوێنێکی جێگیر لە ژوورەکەدا جێگیریان بکە. خۆت ببینە کە لە تەنیشت جۆگەیەک بە ئارامی دەڕژێت دانیشتیت و گەڵاکانی بە درێژای ڕووی ئاوەکەدا دەسوڕێنەوە. بۆ چەند خولەکی داهاتوو هەر بیرکردنەوەیە کە دەچێتە مێشکتەوە وەری بگرە و بیخەرە سەر گەڵایەک. با بەسەر ئاوەکەدا بڕوات. ئەمە لەگەڵ هەر بیرکردنەوەیەکدا بکە. گرنگ نییە چ جۆرە بیرکردنەوەیەکت هەبێت. چێژبەخش، ئازاربەخش یان بێلایەن. هەر بیرکردنەوەیەک لەسەر گەڵایەکدا بنێ و با بەسەر ئاوەکەدا بڕوات. ئەگەر بیرکردنەوەکانت بۆ ساتێک وەستا، بەردەوام بە لە سیرکردنی جۆگەلەکە. زوو یان درەنگ بیرکردنەوەکانت دەست پێ دەکەنەوە. ڕێگە بدە جۆگەکە بە خێرایی خۆی بڕوات. هەوڵ مەدە خێراتری بکەیت و بیرکردنەوەکانت خێرا بکەیت. تۆ نە هەوڵ دەدەیت کە گەڵاکان پەلە بکەن یان نە ڕزگارت ببێت لە بیرکردنەوەکانت. تۆ ڕێگەیان پێدەدەیت بە خێرایی خۆیان بێن و بچن. ئەگەر مێشکت دەستی کرد بە وتنی ئەمە بێمانایە، من بێزارم، یان من ئەمە بەباشی ناکەم، ئەو بیرکردنەوانە بخەرە سەر گەڵاکان با تێپەڕن. ئەگەر گەڵایەک گیر بوو، ڕێگەی پێ بدە بە دەوری خۆیدا بمێننەوە تا ئامادە دەبێت بۆ ئەوەی بەلایدا بڕوات. ئەگەر بیرکردنەوەکە هاتەوە پێشەوە، سەیری بکە تا کاتێکی تر دەڕوات. ئەگەر هەستێکی سەخت یان ئازاربەخش هات، تەنها دان بەوەدا بنێ. بە خۆت بڵێ من هەست بە ناڕەحەتی، بێتاقەتی و بێزاری دەکەم. ئەو بیرکردنەوانە بخەرە سەر گەڵاکان و ڕێگەیان پێ بدە بە درێژایی جۆگەکەدا بڕۆن. جارجارە بیرکردنەوەکانت ڕەنگە ڕێگری لێ بکەن و سەرقاڵت بکەن لە ئامادەبوونی تەواو لەم ڕاهێنانەدا. ئەمە ئاساییە. هەرکە زانیت کە سەرنجت لای ڕاهێنانەکە نەماوە، بە نەرمی سەرنجت بخەرەوە سەر مەشقی خەیاڵکردنی گەڵا و جۆگەکە. بۆ چەند خولەکێک بەردەوام بە لەم ڕاهێنانە. وەرگرتنی هەر بیرکردنەوەیەک، دانانی لەسەر گەڵایەک و ڕێگەدان بە تێپەڕبوونی.